ماوەی چەند ساڵێکە قەیرانی دارایی تەنگی بە عێراق و هەرێمی کوردستان هەڵچنیوە، بەڵام ئەوەی جێی سەرنجی شارەزایانە نەبوونی پلانێکە بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە. عێراق و هەرێمی کوردستان وەک شادەماری ئابووری پشتیان بەنەوت بەستووە بە جۆرێک کە کشتتوکاڵ و لایەنەکانی دیکە پشت گوێخراون. ئێمە توانای بەهێزمان هەیە لە وڵاتە، خاکێکی بەپیت، کەش و هەوایەکی شیاو، ئاوێکی زۆر کە ئەمە زۆر گرنگە، کەواتە ئێمە هەموو مقەوماتی کشتتوکاڵمان هەیە لە وڵاتەیە، بەڵام بەداخەوە بە شێوەیەکی ڕاست و دروست ئەمە ئاراستە نەکراوە. ئەوەی کەوا بەرپرسیارە لەم حاڵەتەش ئەمە کاری دەوڵەتە، کاری وەزارەتی پلاندانانە، وەزارەتی کشتتوکاڵە، ئەبێ پلان هەبێ بۆ جێبەجێکردنی پلانی کشتتوکاڵی لەم وڵاتەیە. یارمەتیدانی کردی کشتتوکاڵ پێویستە بکرێ لە بودجەی وڵاتە، پێویستە بڕێکی باش پارە تەرخان بکرێ بۆ بواری کشتتوکاڵی، بۆ یارمەتیدانی جوتیاران لە وڵاتمان. سەرۆکی لەقی کەرکووشی سەندیکای جوتیارانی کوردستان پێی وایە ئەگەر هاوکاری جوتیاران بکرێت ئەوە دەتوانن ببنە سەرچاوەیەکی ئابووری بەهێز. ئەگە بەڕاستی پاڵپشتی جوتیار بکرێت ئێمە هیچ پێویستیمان ڕەنگە بەنەوت نەبێ بە حکوومەتەکەشەوە، لەبەر ئەوەندە جوتیار، ئەوەندە بەرهەمهێنەرە و ئەوەندە ماندووە لەگەڵ وڵاتەکەی خۆی، وڵاتەکەی خۆی خۆشەوێ، ئەتوانێت هەموو شتێک بەرهەم بێنێ و ئەگەر ئەوەش نەبێ ئەتوانێت بەدیلێکی چاک بێ بۆ ئەم قەیرانە پاڵپشتێکی چاک بێ. دوای دابەزێنی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا، عێراق و هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بوونەوە. شارەزانیش پێیان وایە پشت بەستن بە نەوت و وەلانانی سەرچاوەکانی دیکە مەترسی گەورەتری بەدواوە دێت. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.